بەڕێزان کە باس لە نەتەوە دەکرێت کۆمەڵێک پایەی گرنگ هەن بۆ هەر نەتەوەیەک کە بەبێ ئەم پایە گرنگانە بێگومان نەتەوە دانامەزرێت. خاک نیشتیمان با بڵین لەگەڵ زمان یەکێکن لە پایە گرنگەکانی هەر نەتەوەیەک. ئەم زمانە بێگومان لە ناوچێکی وەکو هەرێمی کوردستان یان ئەگەر بڵین لە کوردستانی گەورەدا شێوەزارەکان زۆرن و ناوچەیەک بۆ ناوچەیەک تەنانەت لە باشووری کوردستان لە ناوچەی هەورامان دیالێکتێکە، لە سلێمانی دیالێکتێکە، ئەتوانین لە هەولێر جۆرێکی تر کەلیمات و شەو باڵن قسە بەکارێنرێ وەگەر بەرەو زاخۆ و دهۆکیش بڕۆین کە ئەبێتە کرمانجی ژوور و بابەتێکی دیکەیە. ئێمە چۆن زمانی خۆمان بپارێزین لەو وشانەی کە لە چواردە ورمانە هەن ئەو نەتەوانی وەکو فارس، تورک، عەرەب یان ئێستا بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا و زانیاریەکان بەهۆی بوونی با بڵین خوێندنی ئەهلی قوتابخانەی ئەهلی فەڕەنسی و ئەڵمانی و چوزانم ئەمریکی و چیوچی لە وڵاتی ئێمەدا تا چەند ئێمە گرنگە بتوانین زمانی ڕەسەنی خۆمان زمانی دایک بپارێزین منداڵەکانمان لە قوتابخانەدا بەتایبەت لە قۆناغی سەرەتایی و بنەڕەتیدا بتوانین کە تەنها بە زمانی دایک فێر ببن قسە بکەن نەکو گرنگ بێلامان کە منداڵێکی پۆلیەکی بنەڕەتی بە ئینگلیزیش یا بە تورکی یا بە فارسی یا بە عەرەبی قساکە. بێگومان دەبێت لەم تەمەنەدا بە زمانی دایک بخوێنێت، بە زمانی دایک فێر ببێت، قسە بکات، بنووسێت. لە نووسینیشە نووسەرانمان زۆر جار ئەبینین وشە سازیەکەن، وشە بەکارەهێنن، وشەی ئینگلیزی، عەرەبی، فارسی، تورکی لە ناو نووسینەکانیانە تا چەند ئەمە ڕێپێدراوە بەڕاستی و دەبێت لایەنی پەیوەندیدار لەسەر ئەمە هەڵوێستی بێت یان نووسەران بە شێوازێکی گشتی لەسەر ئەم بابەتە قسە بکەن. لە سۆرانەوە لەسەر ئەم تەورەی میوانداری بەڕێز تەها سڵێمان نووسەرمان کردووە کە بەسواس و ڕاستەوخۆ لەگەڵمانایە. مامۆستا تەها سڵاوی خوارد لێبێت تا چەند لەگەڵ ئەو پێشەکی و قسانەی منابووی کە لە ئەوڵۆ لەسەر بابەتی زمان و نەتەوە کردم و خوێندن و نووسین ئەگەر سەرنجەکە دێ ئەتوانیت جەنابەت ئیزافەیکێتی. سڵاوی خوا لە تۆش لەسەر جەمبینەرانی خۆشەویست و زێدە ئازیز. زۆر ئاسوودە و کامەران و بەختەوەرم کە ئەمڕۆ لە سپێدەی پەیامی خۆشەویست و پەیامی خۆمان میوانم. زۆر دڵخۆشم، زۆر بەختەوەرم، زۆر کامەرانم لە ڕۆژێکی ئەوڕۆ کە ئەمن میوانی ئێوەی بەڕێز و خۆشەویست و سەرجەم بینەرانی هەم کوردستان و هەم دەرەوەی وڵاتیش ئەبم. سەرەتا دەستپێکی هەفتەی سۆزینەتەوەی کە ڕانگەیاندەوە کۆڕاگەاندن وەکو کۆمەڵی ئیسلامیش بە شتێکی زۆر باش و چاک و پاچی ئەزانم کە ئێمە دوو لایەنن هەنا، یەکەم موسڵمانەتیە و دومیش کوردایەتیە. کو ئەڵێ مەل بە باڵەکی نافڕێ ئێمەی مسلمان و کورد و مسلمانیش بەیەک باڵی هیچمان پێ ناکرێت. دەبێ ئەو دوو باڵانە هەردەم دەگەڵ یەکدی بڵند و نەوی بکەن بۆ ئەوەی بتوانین بفڕین. و ئەمڕۆکەش کە برین 11 ڕێبەندانە بە مانجی کوردیا ڕێگیرانە کە 2725 لەوانێ کەم کەس بزانی کە ئەمڕۆکە چەندی مانگە و مانجی چی کوردیە و ساڵی چەندی کوردیە هەتا ساڵی کوردی و نەبیتۆ خەڵک گەشت و گوزارنەکان ئێستا دەرێ لە ڕۆژی نەورۆزێ کە کاتی خۆی هەرپیانەگۆ خاکەلەیان لە زاراوەی خۆن لە ڕوان زوو دەوروبەری دۆڵاکۆمە پێرن ئاخەلێ و کەس نزانی ساڵی کوردی چەندە و چەندی کوردی و مانجی کوردی چەندە. ئێمە ئەگەر دەسەڵاتەکی خۆڕسک و ڕەسەرن هەبا دەبا مانجی کوردی و ساڵی کوردی بەکارهابە بۆ ئەوەی خەڵکی خۆن، نەوەی خۆن، چینی خۆن، منداڵی خۆن فێری ساڵی کوردی و مانجی کوردی و ڕۆژ و مانگەکان کردبا بۆ ئەوەی ئێمە ڕابین کە چینەکی پەروەردە بکەین، چینەکی ڕۆشنبیر بە کوردایەتی و کوردستان و وشەی کوردی و وشەی ڕەسەنایەتی خۆماڵی. ئێمە کاتی خۆی کە سەردەمی بەعسی داگیرکەر و گۆڕ بە گۆڕ بوو ئەو خوێندنانە هەمووی کرا بۆ عەرەبی، تەنها هەولێر و سلێمانی مابوو ئەویش ساڵی 1970 کرا کوردی بەهۆی خۆپیشاندان و گردبوونەوەی ئەو هەموو خەڵکەی خوێندن کراوە کوردی. ئەجا ئەمە کە وڵاتێکی کە نەتەوەشی داگیرکراوی لە نێوان فارس و تورک و عەرەب
ئەوان بەهۆی نووسین و دەسەڵاتی خۆسەپێنی خۆیان ویان کردیا کە زمانی مە پەرەپێنەدرێ زمانی مە ببیتە زمانەکی پاشکۆ بۆ ئەوەی زمانی مە بە هەندە هەرنەگیرێنەوەکانن ڕۆڵەکانن جگەرگۆشەکانن فێرە زمانی ڕەسەنی دایکی کوردی خۆیان نەبن دەهاتن هەم لە ڕێی نووسین هەم لە ڕێی قسە و گفتوگۆ پەروەردە نووسینی خۆ و زمانی خۆیان بەسە زمانی ئێمە دازاڵە کرد ئەگە تەماشە بکەین و بەرەخۆ بدەینێ سەرنج بدەینێ لێورد بینەوە تەماشەکەی ئەو شانەی کە ئێستاش سەردەمی بەعس بوو کە بەسەر خەڵکی ئێمەی داسەپاندیا تەماشەکە وشەی مەکتەب کەس نارێ خوێندنگە کتاب واتە پەرتووک قەڵەم واتە پێنووس دەفتەر تێنووس یان لێنووس مساحە ڕەشکەرەوە مەستەڕە ڕاستی مقتاتە تیشکەر ئەنی مدەڕیس ئەنی وانە بێژ ئەوەی کەوانی فێری خوێنکارانەکە فێرخوازانەکە عیب ینی وشەی عیب کە لە کوردی نەنجی ینی لە ئەو عیبە ئەگەر نەنجی بەکاربین لەوانەیە خەڵک پێی عیبی پێی نەنجیبی لەبەرەوەی وشەی عیب نەنجی لە کوردی بەکار نەهاتیە شەهادە تەماشەی کە خەوان بڕوانامەیە کابرا بڕوانامەشی هێ نزانی وشەی بڕوانامە کە بە کوردی و شەهادە بە عەرەبیە تەماشەی ثیقە واتە متمانە بڕوا پێبوون ئەنی ئەو وشانە کە زاڵ کراینەوە لە نێوان نووسین و فەرهەنگ و قسە و گفتوگۆ و ئاخافنی زمانی کوردی خۆم زمانی شیرین ویان لێ هاتێ کە ئەو شانەی کە کوردینە لە نێوان زار و زمان و زاراوەکانی زمانی کوردی خۆن پێم ببیتە نەنجی کە بەکاریان بینین زۆر ئەم ئەوشانە بەکاردینم خەڵک پێر زۆر سەیرە ئەگەر ئافرەتەکی ئەبینم پێرم پێی ئەڵێم پوروەستا واتە مامۆستای ژن تەماشەی لە زمانی عەرەبی معەلیم و معەلیمە هەیە لە کوردیش مامۆستای پیاو کە پێرن مامۆستای ژن یان کچ پێرن پوروەستا ئەنی ئەو پورە و ئەو مامە تەماشەکە چەند جوان وشەی کوردی ڕەسەن هەیە وشەی چەند جوانن هەنا کاتی خۆی لە بازاڕە هەموو ئەنووسرا محل واتە شوێن یا ئەنووسرا ئەسواق بازار یان سوق بازارۆکە ینی ئەو شانە هەموو لە نێوان زمانی خەڵکی گوێزکەی خەڵکی ڕەنجیاندا بووە هەموو ئەو شانە ببوونە فەرهەنگێک لە نێوان کۆمەڵی خەڵکی کوردستان و کە ئەو کۆمەڵە خەڵکە بە زۆری ئەو وشیان بەسەدا سەپێنرا بوو و لە نووسینەکانیش نووسرا بوو و ڕەنجی دابووە ئەگە تەماشەی بەشی سەربازی بکەین ئەمەش کوردین و خاوەن زمانێکی گەورە و ڕەسەنین خاوەن زمانێکی کە چەندین شێوە زاری هەیە شێوە زاری سۆرانیە شێوە زاری شلێمانیە هەورامیە زازاییە کرمانجیە لووڕیە ئەو هەموو شێوە زارانە هەنا بە هەزارەها وشەی کوردی ڕەسەنی خۆش و جوان و چاک و پاک و باشن هەیە تەماشەی بەشی سەربازی بکەن کە بە نمونە چەند وشەکی بنمەوە معسكر سربازقة يا عسكر وات سرباز مخزن وات كوغا ايدك شي بين مخزن يتفنج بين ايدك مقر وات بارقة محامي كما عم بشي سربازيش بين محامي بارزل تماشي اوشانا همو لنا وكردي بوينا نامو كابلا بشي يا سايتا واو كرديا ناري ام بشي يا سايتا واو كرديا ليه زۆر باشە بەعەرەبەکەی لەو بەکاردینی بە کوردەکەی بەکار ناینی کە بڵێن مەحامیە گەر دەرفەت بێ بە من پرسیارەوە بکەم ئایا زمانی کوردی مەترسی لە ناوچوونی هەیە وەکو زمانەکانی تر یانی بۆ نمونە یونسکۆ ڕاگەێنێ کە ساڵانە 30 زمانانی ئەگەری لە ناوچوونی هەیە 1500 زمان ئەگەری هەیە لە نێوان ساڵی 2024 بۆ 2026 لەناو بچن تەنانەت ئەڵێ ئەو زمانانەشی کە زۆر فراوان ئەگەر بێت و بەکار نەهێنرێ ئەگەری لە ناوچوونی ئەبێ ئایا ئێمە وەکو زمانی کوردی وەکو ئەو شێوازارە جوانانەی کە لە ناوچەکانی کوردستان هەمانە مەترسی لە ناوچوونی ئەم شێوەزار و زمانەمان هەیە ئەگەر بێت و خەمی لێ نەخۆین مامۆستای بەڕێز ئەو وشە جوانە ڕەسەنە کوردیانات و لە شریعەتی ئیسلام کە باسیەکە پێ ئەرێ بیدع ببوورە پێ ئەڵێ بیدع ئەواتە داهێندا و هەر لە شریعەتی ببوورە بە ئەو شەی جوان ڕۆنکەمەوە لە شریعەتی ئەگەر بیدعەک هات جێی فرمودەشی گریتو یان جێی شریعەتەشی گرتووە لە زمانی کوردیش ئەگەر وشەی بێگانەت هێنا ئەو وشە بێگانەیە داتنا و ئیشت پێکرد جێ پێی وشەشی کوردی جوان لەقەکە جێی وشە کوردە ڕەسەنەکەی ئەگریتەوە دەبی ئێمەوە خۆ بکەوین
بە هەشار بینەوە جوان هەم وەکو ڕاگەاندن کار و هەم دایک و باو کە ڕۆڵەکانی خۆن جگەرگۆشەکانی خۆمان بە وشەی کوردی بە زمانی شیرینی کوردی گۆشت بکەین فێریان بگەین ببورن فێریان بکەین تیان بگەینین پێیان بگەینین بۆ ئەوەی ئەو زمانە بوونی مەی کورد واتە زمانە ئەگەر ئەتو کورد بووی و زمانت نەبوو لە ناوەچی بوونی مەبێ بەو زمانە شیرینە خۆشە پڕواتە بەهێز نەمایتەوە ئەگەر ئەمە زمانە نەما واتای بوونی کوردی چەمینێ مامۆستای بەڕێز بەڵێ مامۆستام بەرێ سەبارەت بە خوێندن بەرێ ینی زۆرێک لە پسپۆڕانی بواری پەروەردە باس لەوە دەکەن نابێت منداڵ لە قۆناغەکانی بنەڕەتی سەرەتایی بە تایبەت بە زمانی دیکە جگە لە زمانی دایکی بخوێنێت فێر ببێت ینی بە زمانی تورکی عەرەبی فارسی ئینگلیزی ئەم بابەتانە کە بەداخەوە ئەبینین ئەبیستین لە هەندێک لە قوتابخانە ناحکومیەکان ئەهلیەکان ئەم بابەتە هەیە تەنانەت ساڵانی پێشوو وەکو تاقیکردنەوە تەنانەت لە خوێندنی حکومیشە ساڵێک دو ساڵێک ئەمە پەیڕەوکرا و دوایی لابرا تا چەند ئەمە خەتەر لەسەر زمانی دایک و زمانی کوردی شیرین و خۆشەویستی ئێمە دروست دەکات کاتێک منداڵ لە قوتابخانەیان لە باخچە جگە لە زمانی دایک فێری زمانی دیکە بکرێت بێگومان مامۆستای بەڕێز ئەو ئیشە ئەو کارە وڵاتی داگیرکە تەماشا ئەەکەی خوێندنی تورکی لێ دەکرایتەوە خوێندنی ئینگلیزی هەیە ئەو خوێندنی برنە عەرەبی هەیە ئەوە مەبەستە چی لە پشتە کە ڕۆڵەکانی ما جگەرگۆشەکانی ئێمە فێرە زمانی دایک نەبن فێرە زمانی خۆشی شیرینی کوردی نەبن فێرە زمانی بێگانە بن فێرە زمانی داگیرکرد بن کە ئەڵێ زمانی دایک واتە ئەو منداڵ و جگەرگۆشە و خوین شیرنە لە تەمەنی 6 ساڵی کە ئەستە بەرخوێندن فێری خوێندن و نووسینەبی بۆ ئەوەی ئەو بێگانانە لە مێشتی ئەو کەسەی بزرەنجێنەوە لە باتی وشەی ڕەسەنی کوردی و زمانی دایک بۆ ئەوەی وشەکانی کوردی پێلەق ببن وشەی داگیرکەی جێبگرێتەوە بۆ ئەوەی ئەو کوڕە ئەو کەسە ئەو چیژە ئەو خوێنکارە ئەو فێرخوازە فێرە وشەی کوردی نەبی فێرە زمانی دایک نەبی ئەبێ دەسەڵاتدارانی خۆمان دەسەڵاتداری خۆماڵی خەمک بەدەمەوچوونێک لە زمانی کوردی بخۆن هەر خوێندنگەیە کە ئەگرێتۆی بێگانەیە کەم جار ئەو منداڵە هەتا پۆلی شەشی سەرەتایی هیچ زمانەشی نەخوێنی لێ نەگەڕێنی هیچ زمانەی بێگانە بێخنە ناو زمان و پەروەردەی کوردی پەروەردی ڕەسەنی کوردی بۆ ئەوەی جگەرگۆشەکانمان فێری زمانی ڕەسەنی دایک بن زمانی دایک لە سەری و هەموو زمانەکانە بەڵام کە لە پۆلی شەشی سەرەتایی لایدا زۆر ئاسایە بە فێری زمانی دیکەش بی مرۆڤ چەند زمانە بزانی هەندە کەسەیە هەندە ڕۆشنبیرە هەندە کاریگەری هەیە ئەبینی پێشەوە قازی حەف زمانی زانینە دەبی ئەمە خۆ ڕۆشنبیرکەین زمانی بێگانە بزانین بەڵام لە پەروەردەی سەرەتایینا ئەمە لە سەرەتاوە جگەرگۆشەکەمانی فێر زمانی بێگانە بکەین و جێی زمانی کوردی لەقەین و زمانی کوردی بە هەندە هەر نەگرین مامۆستای بەڕێز زۆر باش مامۆستایەوە خۆتان نووسرن بێگومان لە بواری نووسینە زۆر گرنگە تۆ بە زمانێکی کوردی پاراو بنووسی جا من لە ماوەیە بابەتێکم بینی کە باسی لەوە دەکرد هەتاوەکو ئێستاش ئێمە قەرزاری حوجرەکانی کوردستان و مامۆستایانی پێشین و زانایانی کورد بووین کە ئەوان لە ڕێی حوجرەکانەوە خوێندکارەکانیان فێری زمانی کوردی کردەوە و گرنگی زۆریان پێدا جا بابەتەکە ئەوەیە تا چەندێک گرنگە ئێمە لە بواری نووسینە گرنگی بم بابەتە بین لەگەڵیشە ئەو ڕێچکێ بەرنین کە زانایان و کەڵەپیاوانی کورد لە پێشووتردا هەڵیاندا بۆ پاراستنی زمان بێگومان مامۆستای بەڕێز ئەو کاتی خۆی پێیانە گۆ سوختە لە قۆناغی یەکەم ئەو جا پێیانە گۆفەقێ کە ئەچوونە بەرخوێندن فێری ئەلفوبەی کوردیان ئەکردن کە چەند جوان بوو ئەوە فێری زمانی دایک فێری زمانی ڕەسەنی کوردیان ئەکردن ئەگە تەماشەی ئەو هەستیارانە بکەین ئەو هۆزانوانە کە بە عەرەبی پێنە شاعیر ئەو گەورە گەورانە بکەی ئێچی و چوو مەکو مامۆستا مەلای گەورەی کۆیە نالی مەحوی بێسارانی کوردی ئەو مامۆستا مەلا بەڕێزانە بکەی ئەوانە هەموو پەروەردەی و حوجرەی کوردی و خۆماڵی بووینە چەند زمانی کوردیان زانیە مامۆستا عەبدولکەریم مودەڕیس ئەوانە چ زمانزانێک بووینە زمانی کوردی چەند وشەی کوردی و فەرهەنگی کوردیان نووسینە تەماشەی
هەژاری مکوریانەکەی هەمبانە بۆرینەکی هەیە زۆر دەوڵەمەندە لە زمانی کوردی تەماشای مامۆستاجی مکوریانەکەی ئەوانە سفەرهەنگێک بووینە لە زمانی کوردی و بلیمەتیش بووینە لە زمانی بێگانە کاتی خۆی لە حوزرەکان زۆر پارە بە زمانی کوردی ڕەسەندرا زمانی خۆماڵی بۆ زمانی یەکەم بووە پاشان کە ئەو شتیان خوێندا ئەوجا ئەو فەقییانیان هەموو فێری زمانی عربی کردینە مامۆستای بەڕێز ئەگە تەماشە بکەی ئەوڕۆکە ڕاگەاندن زۆر کاریگەری لەسەر زمانی کوردی کردیا ئەمن تەماشای ڕاگەاندن یەکەم ئەگەر دەرفەتم بدەی پاش ئەو ئیشی فەقێ و مامۆستانە کە زۆر کاریگەر بووینە قسە لەسەر ڕاگەاندنەکەی مامۆستای بەڕێز بەڵێ جا مامۆستا با لەسەر بزەبت لەسەر ڕاگەاندن من ویستم بەڕاستی پرسیار بکەم ڕۆڵی ڕاگەاندنەکان بێژەر و پێشکەشکارەکان بەشی هەواڵ کە هەواڵەکانە نووسن وەزایدن ئەو میوانانەی دێنە کەناڵەکان و نووسرن یان سیاسین ڕۆشنبیرن کە کاتێک زمانی بێگانە بەکارێنن لە قسەکانیانانی بڕوان پێوکە مامۆسالاوانێت جەنابیشت دیقەتت دابێ جاری وا دانیشی بۆ و نەگەر لە ماڵی کەسێک بی تۆزێک بەتەمەند بێها ماڵی پورە خاڵە مامە کەسێکە کە بەتەمەنە باپیرە چوزانم نەنکە ینی پێششکارەکە بێژەرەکە هەندێک وشە بەکارهێنێ یان میوانەکە هەندێک وشە بەکارێنێ لێ دەپرسێ ئەڵەوە وتی چی ینی تێناگا بەحسابی خۆی ئەگەر ئەم وشانە بەکار بێنێ لای خەڵکی وا خۆی نیشانەیە کە ئەمە زمانی کە ئەزانێ ئەمە ڕۆشن بیرە و ئەمە چی و چیوانە بە فعلی لە ئێستادا تا چەند کەناڵەکانی میدیا ڕاگەاندن بە هەموو بەشەکانیەوە بەرپرسن لەوەی کە زمانی کوردی بپارێزن لە وشەی بێگانە بێگومان مامۆستای بەڕێز ئەوڕۆکە ڕۆژی ڕاگەاندنە لە کوردستان کە تەماشا بکەی ئەمە هەر چوار کەناڵی ڕاگەاندنی ئیسلامین هەنا ئەوەی دیکە دەریایەک و حەشامەتە کەناڵی ڕاگەاندنی سێبەر و ئەولاو ئەولای هەیە گە تەماشاکەی هەموو ئیش لەسا زمانی بێگاناکەن ئەگەر نازانم بە بیرتانیا کە پەیامی خۆن کراوە لەسەریان نووسی تێست تەلەفۆنەکەم گوتم برام ئەتوو کەناڵەکەت لۆ ئەمریکا بریتانە نەکردو لەسەر بنووسە ئەزمموی لۆ زمانی بێگانە بەکارنی زمانی شیرین و خۆ بەکاننی وڵا خوا پاداشتیان داتەوە و کاتی ڕاست لە پەیامی گۆڕیان کردیانە ئەزمموی ئەزەگەر قسە لەسەر ڕاگەاندیم کە هەندێک وشەم نووسینە مامۆستای بەڕێز تەماشەکە وشەی تێستن بەکارهێنا وشەی ئۆفیس واتە نووسینگا ستەیج شانۆ پانۆراما ینی کە هەموو پەیام دەنگواسی خوێنەوە ئەگۆ پانۆراما واتە دیمەنەکی گشتگیر و زۆر ستان دواتە پێچک کە کامێرە و ڤیدیۆشتی لەسەردانێن ئەکتیڤ واتە چاڵاک پرەنسیب واتە بنەما تەماشاکەی ئەو هەموو وشانە کە لە ڕاگەاندن ئەگەر دەرفەتم بدەی وشەکان زۆرم نووسینە بخوێنەوە مۆدرن یان وشەی هاوسەرە خواتە یان لەسەر دەرکانە نووسی کلۆس ئۆپن کراوە و داخراو مۆدیل سەردەمیانە سانسۆر واتە چاودێر ساید ینی کە لە ئەڕوا ساید واتە لا یان تەنیشت ستاف لە باتی برێ دەسەی بەڕێوە بەرا دەسەی بەڕێوە بردن ئەڵێ ستاف یان ئاڵێ ستۆدیۆ و ناڵێ وێنەگا تەماشەکە سکرتێر یان نهێنی گر ڕازگر تەماشا ئەو شانە هەموو ئێزەبالۆ ئەو بینەرانی نەبڕێز بخوێنمە ئەو بیسەر و بینەرانی کە جویان لێمە ئەنبینن تەماشەکە ئەو ڕاگەاندنە وشەی کوردی لەق کردیە ئەمن پێشەچی بە پەیامی خۆم ئەرێم کە ئەنگۆ ئێوە کاریگەریەکی باش و لەسەر زمانی خۆ زمانی ڕەسەنی خۆ هەبی ئەو شانە زۆر بەکارمەینن بەو برادرانش بڵێن کە لەسەر ڕاگەاندن و لە ڕاگەاندن و میدیا ئیش و کاری ئەکەن با وشەی کوردی بەکاربینن خۆ لە وشەی بێگانە بپارێزن خۆی لێ بدزنەوە بۆ ئەوەی ئەو شانە ئەمە لە خەڵکی دیکە ڕەسەنترین ئەمە لە خەڵکی دیکە بەدەمەوە زیاتر ئەچین بەرەو زمانی کوردی ئێمە بۆ ئەوەی زمانی ڕاگەاندنیشن با زمانێکی کوردی بی با زمانێکی شیرینی خۆش بی هەموو پیرن تێبگەن گەنجن تێبگەن منداڵن تێبگەن بە وشە بێگانانە ببوورە بە وشە بێگانانە بەڕاستی نەخ پیرەکان تێگەن منداڵەکان تێگەن چەند کەسێکی کە بەناو ڕۆشنبیرن ئەو وشانە تێگەن ئەگەنا خەڵکی دیکە تێناگا کە میدیا قسەئەکە یان ڕۆشنبیر قسەئەکە هەواڵنامەکی پەخشەکە ئەبێ هەموو خەڵکی تێبگا ئەو هەواڵنامە بوو ئەو هەموو خەڵکیان نەک بۆ چەند کەسێکی تایبەتی ئەگەر
دەرفەتم بدەی بچنە سەبابەتی هەڵبژاردن لە هەڵبژاردنیش ئەو هەموو ئینگلیزیانیان بەکارهێنایە ئەو وشە بێگانانیان بەکارهێنایە وشەی کوردیان جێپەی لەخ کردیا تەماشەکە مامۆستا پەرلەمان لە بەغدا ئەنووسن ئەنجومەنی نوێنەران لە کوردستان لەسەری نانووسیا پەرلەمان کاکەوەش ئەنجومەنی نیشتیمانیە لە باتی بڵێن بربژێر یان پاڵێوراو ئەڵێن کاندید لە باتی برێن هەڵپەساردن ئەڵێن بایکۆت لە باتی برێن بەڵ هەرسکار چی ئەڵێن ئەڵێن ئۆپۆزیسیۆن پرسکردن واتە ئەرێن ڕیفراندۆم کۆد واتە ژمارە یعنی تەماشاکەی ئەو هەموو ژمارانە ئەو هەموو ژمارە دینن بەکاردینن ئەو هەموو ژماری وشانە ئەو هەموو وشە بێگانان بەکاردینن وشەی کوردی نەما دەستخۆش ئەوجا ئێمە کە کوردین و زمانن کوردیا بەتایبەت وشە و گفت و گۆی من ئاراستەی ئەو کەسانەیە کە لە میدیا ئیشەکەن لە ڕاگەاندن ئیشەکەن چی دیکە ئەو وشە بێگانانە بەکارنەینن وشەی خۆماڵی بەکاردین لە پەندێ پێشینە ئەڵێ چاو لە دەرا خۆڵ وەسەرا هەر کەسێک چاوی لە دەربی بۆ وشەی بێگانە بۆ هەر شتێکی بێگانە ئەو کەسە هەمیشە دۆڕا و خۆڵوەسەرە دەبی ئێمە چاون لە وشەی خۆبی لە زمانی خۆبی لە زاراوەی خۆبی بۆ ئەوەی نەکەوینە ژێر کاریگەری ئەو وڵاتە داگیرکەرانە ئەو زمانە بێگانانە ئەو زمانە شیرنی خۆن پارێزین بەڵای بەڕێز تا سلێمان نووسەرکە ڕاستەوخۆ لە سۆرانۆ لەگەڵمان بووی لەم تەوەرەدا زۆر سپاس دەکەین بۆ هیوایی کە هەموو لایەکمان بتوانین زمانی شیرینی کوردی لە وشەی بێگانە بپارێزین.